پێش دەستپێکردن خۆشحاڵ دەبین بە پشتگیریکردنی ئەم کەناڵە خۆشەویستەی کە بابەتی خەندە ئامێز بڵاو دەکاتەوە. پێویستی بە پشتگیریەکانی ئێوەی بینەر هەیە بۆ زیاتر بەردەوامبوونی لەسەر کارەکەی. هەروەها لە ڕێگەی پشتگیریکردنی ئەم کەناڵە دەتوانن پشتگیری ئێمەش بکەن بۆ بەردەوامبوونمان لە خزمەتکردنتان. لینکی کەناڵەکە لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە دانراوە. هیوادارم پشتگیری خۆتانی بۆ دەرببڕن. زۆر سوپاس بۆ هەموو پاڵپشتیانەی کە پێشکەشی دەکەن. سڵاوتان لەبێ خۆشەویستان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. فەرموودەی جەساسا یەکێکە لە نامۆترین ئەو چیرۆکانەی کە لە سەردەمی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت ڕووی داوە و لە سەحیحی موسلیمدا هاتووە. ئەویش بە یەکێک لە گرنگترین کتێبەکان دادەنرێت کە کۆکەرەوەی فەرموودەکانی پێغەمبەرە لای موسڵمانان. چیرۆکەکە باز لە چاوپێکەوتنی هاوڵێک دەکا کە ناوی تەمیمدداریە و چاوی بە مەسیحی دەجال کەوتووە کە لەو کاتەوەی باوکە ئادەم دروست بووە هەتا ڕۆژی دوایی گەورەترین فیتنەیە لەسەر ڕووی زەوی و دەرچوونی بۆ سەرزەوی بە مانای یەکێک لە نیشانەکانی ڕۆژی دوایی دێت لای ئێمەی موسڵمانان. و زۆر کات دەبیستین کاتێک باسی فەرموودەی پێغەمبەر دەکرێت بە واتای ئەوە دێت کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێ ئەم فەرموودانەی گێڕاوەتەوە. بەڵام ئەم جارە پێغەمبەری ئازیزمان درودی خودای لەسەر بێت ئەم قسانە لە هاوڵەکەی تەمیمدداریەوە دەگێڕێتەوە کە چیرۆکی چاوپێکەوتنی خۆی لەگەڵ مەسیحی دەجال لە دوورگەیەکی نادیار دەگێڕێتەوە بۆ پێغەمبەر درودی خودای لەسەر بێ کە تێیدا خۆی و 30 کەسی تری عەرەب پێکەوە بوون و ئەوەش بزانن کە تەمیمدداری لە کاتی ڕوودانی چیرۆکەکە پیاوێکی مەسیحی بوو. بەڵام دوای چاوپێکەوتنەکەی لەگەڵ دەجال بووە موسڵمان. جا دەبێ ڕووداوەکانی چیرۆکەکە چی بن و چۆن هاوڵەکەی پێغەمبەر و 30 کەسی تری عەرەب مەسیحی دەجالیان بینیوە و ئەو گفتوگۆ نامۆیە چییە کە لە نێوانیاندا دروست بووە. بینەرمان بن تا کۆتایی ڤیدیۆکە چونکە یەکێکە لە سیرترین و بەدسێشترین ئەو چیرۆکانەی کە گوێتان لێ بووە. بەڵام پێش ئەوەی بچینە وردەکاری بابەتەکەوە پێم خۆشە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکە چالاک بکەن تا هەموو بابەتەکانتان پێ بگات. فەرموودەکە لە فاتیمەی کچی قەیسەوە گێڕدراوەتەوە ڕەزای خوای لێبێت و گوتی کە گوێی لە بانگدەری پێغەمبەری خودا بووە فەرموویەتی بەڕاستی نوێژ کۆکەرەوەی خەڵکیە. ئەو ڕۆشت بۆ ئەوەی نوێژ بکە لە ڕێزی ئافرەتاندا لە دوای پێغەمبەر درودی خودای لەسەر بێ و دوای ئەوەی پێغەمبەر نوێژەکەی تەواو کرد لەسەر مینبەرەکەی دانیشت و زەردەخەنەیەک لەسەر لێوی بوو و دەستی کرد بە وتاردان بۆ خەڵکی و فەرمووی هەموو مرۆڤێک دەبێت پابەند بێت بە شوێنی نوێشکردنەکەی خۆی واتە هەمووتان لە شوێنی خۆتان بمێننەوە. و پێغەمبەری سەروەرمان درودی خودای لەسەر بێت دەستی پێکرد و پێی فەرموون دەزانن بۆچی کۆتانم کردوتەوە؟ هاوڵەکان وەڵامیاندایەوە و گوتیان خودا و پێغەمبەرەکەی باشتر دەزانن. و پێغەمبەر دەستی کرد بەوەی کە پێی فەرموون کە بۆیە کۆی کردوونەتەوە تا لەبارەی تەمیمدداری قسەیان بۆ بکە کە یەکێکە لە پیاوە مەسیحیەکان کە بووەتە موسڵمان دوای چیرۆکەکەی لەگەڵ دەجالدا و دەستی کرد بەوەی کە پێیان بڵێ لەبارەی گێڕانەوەکەی تەمیمدداری کە هەمان شت بوو لەگەڵ گێڕانەوەکەی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ لەسەر دەجال کە بە موسڵمانانی وتبوو و با گوێمان لە چیرۆکی تەمیمدداری بێ لە زمانی ئەوەوە. دەڵێ کە تەمیم و 30 پیاوی تر چوونەتە ناو کەشتیەکی دەریایی و پیاوەکان لە لەخم جددان بوون. ئەویش هۆزێکی عەرەب بوو لەو کاتەدا و لەو کاتەوەی کە لەسەر ڕووی کەشتێکە بوون ڕاستەوخۆ زریان و باوبۆران دەستی پێکرد کە لە کۆتاییدا یاری بە کەشتێکەیان دەکرد بۆ ماوەی مانگێکی تەواو تا لە کۆتاییدا خۆیان لە نزیک دوورگەیەکی نادیار بینیەوە کە هیچ کام لەوان پێشتر نەیبینی بوو و هەتا کاتی ئێستا شوێنەکەشی نەزانراوە و ئەوەش بێگومان لەبەر حیکمەتێکە کە خودای گەورە خۆی دەزانێت. و تەمیم گوتی کە لە کەشتێکە دابەزین و چوونە ناو دوورگەکە لە کاتی ئاوابوونی خۆردا و دوای ئەوەی چوونەتە ناو دوورگەکە لە بەردەم خۆیان بوونەوەرێکی زۆر ترسناک و نامۆیان بینیوە و تەمیمدداری بەو شێوەیە وەسفی دەکا کەمووی زۆر پڕبووە و هەموو لاشەی داپۆشیوە و دەڵێن کە پێشی لە دوای زیان نەکراوەتەوە لەبەر زۆری مووەکانی. بەڵام سیر لەوەدا بوو کە بوونەوەرەکە بەڕاستی هاتە قسە و دەستی کرد بەم گفتوگۆیانە لە نێوان خۆی و تەمیم و 30 پیاوەکەدا. پیاوەکان لیان پرسی ئەی هاوار تۆکەیت؟
وەڵامی دانەوە و پێی گوتن من جەساسم. پرسیاریان لێ کرد جەساسە چییە؟ بەڵام وەڵامی نەدانەوە و بوونەوەرە نامۆکە پێی گوتن ئەی خەڵکینە بڕۆن بۆ لای ئەو پیاوەی کە لە کڵێساکەیە، ئەو هەواڵتان پێدەدا لەباری ئەوەی بۆی بەپەرۆشن. تەمیم و خەڵکەکە لی ترسان و پێیان وابوو کە ڕەنگە ئەوە شەیتان بێت و دەڵێن ئەو ناوی جەساسەیە چونکە وەک سیخور هەواڵەکان بۆ دەجال دەگوازێتەوە و لە عەبدوڵای کوڕی پێشەوەی بڕواداران عومەری کوڕی خەتاب دەگێرنەوە کە گوتیەتی جەساسە هەمان وشەی دابەتول ئەڕدا کە لە قورئاندا هاتووە، ئەو بوونەوەرانەی کە لە زەوی دەردێن و قسە دەکەن. خوداش باشتر زاناترە. ئەوەی گرینگە لە سیرۆکەکە ئەوان خێرا شوێنەکەیان جێهێشت و بە خێرای ڕۆشتن و گەیشتنە کڵێساکە. بەڵام هەر کە چوونە ناو کڵێساکە سەرسام بوون بە بینینی پیاوێکی زەبەلا. بە زۆرێ وەسفیان دەکرد کە ئەو گەورەترین پیاوە لە ژیانیان بینی بێتیان، ئەوەش کە سیر بوو بەلایەنەوە لە دەستەکانیەوە تا ملی و لە ئەژنۆشیەوە تا پاژنەی پێی بە زنجیری ئاسنین بەسترا بۆیەوە و پرسیاریان لێکرد ئەی هاوار تۆکەیت؟ کەسە نامۆکە دەستی کرد بە قسەکردن و پێی وتن ئێوە پرسیارەکەی منتان پێشبینی کرد، دەی پێم بڵێن ئەی ئێوە کێن؟ وەڵامیان دایەوە و گوتیان ئێمە خەڵکانێکی عەرەبین، چوینەتە ناو کەشتی و بە دەریادا تێپەڕین و لە کاتێکدا کە باوبۆران هێرشی کردە سەر کەشتێکەمان شەپۆلەکان ماوەی مانگێک یاریان پێکردین و دواتر بۆ ئەم دوورگەیی هێنای. لە نزیکی دابەزین و هاتینە ناو دوورگەکە و دەستیان کرد بە باسکردنی جەساسە کە بینی بوویان و چۆن لێشی ترساون و قسەکانی جەساسەشیان گێڕایەوە کە گوتیەتی پیاوێک لە ناو کڵێساکە هەیە و بە پەرۆشە تا هەواڵیان بزانێت. و دوای ئەوەی چیرۆکەکەیان تەواو بوو چەند وتوێژێک لە نێوان عەرەبەکان و کەسە نامۆکە بە شێوەی پرسیار و وەڵام دەستی پێکرد. پرسیاری لیان کرد و گوتی لەبارەی خورمای بیسان قسەم بۆ بکەن. عەرەبەکانیش گوتیان لەبارەی چ شتێکیەوە دەپرسیت؟ ئەویش وەڵامی دایەوە و گوتی ئایا ئەو دار خورمایە بەردەگرێت؟ ئەوانیش وتیان بەڵێ. پیاوە بەستراوەکە بە ئاسن وەڵامی دانەوە کە ئەو گومانی هەیە کە بەرناگرێت و پرسیاری دووەمی لێکردن و گوتی لەبارەی دەریاچەی تەبەڕیە قسەم بۆ بکەن. عەرەبەکانیش گوتیان لەبارەی چ شتێکیەوە دەپرسیت؟ ئەویش وەڵامی دانەوە و گوتی ئایا ئاوی تێدا ماوە؟ عەرەبەکان وەڵامیان دایە و گوتیان بەڵێ ئاوێکی زۆری تێدایە. پیاوە نامۆکە وەڵامی دانەوە گومانم هەیە ئاوی تێدا نەمێنێت و پرسیاری سێمی لێکردن و گوتی لەبارەی سەرچاوی ئاوی زەغر قسەم بۆ بکەن. ئەوانیش گوتیان لەبارەی چ شتێکیەوە دەپرسیت؟ وەڵامی دانەوە و گوتی ئایا ئەو سەرچاوەیە ئاوی تێدایە و ئایا خەڵکەکەی بەو ئاوە کشت و کاڵ دەکەن؟ ئەوانیش گوتیان بەڵێ ئاوێکی زۆری هەیە و خەڵکەکەشی تا ئێستا بەو ئاوە کشت و کاڵ دەکەن. و پیاوە بەستراوەکە بە ئاسن پرسیاری چوارەم و کۆتایی لێکردن و گوتی لەبارەی پێغەمبەرە نەخوێندەوارەکە قسەم بۆ بکەن، چی کردووە تا ئێستا؟ ئەوانیش گوتیان لە مەککە چۆتە دەرەوە و لە مەدینە نیشتە جێ بووە و پرسیاری لێکردن ئایا عەرەب شەڕیان لەگەڵ کردووە؟ ئەوانیش وتیان بەڵێ. دواتر پرسیاری لێکردنەوە گوتی ئەی پێغەمبەر چی لێکردن؟ ئەوانیش وەڵامیان دایەوە گوتیان چەند کەسێک لە عەرەب دەرکەوتن کە دوای ئەو کەوتن و بە قسەیان دەکرد. پیاوە بەستراوەکە بە ئاسن وەڵامی دایەوە و گوتی چ خێرێکە بۆ عەرەب ئەگەر گوێڕایەڵی ئەو پیاوە بکەن. دواتر لە پڕێکدا دەستی کرد بە قسەکردن دەربارەی خۆی و گوتی من مەسیحی دەجالم و گومانم لەوە هەیە کە ڕێگەم پێ بدرێت بێمە دەرەوە، بەڵام کە هاتمە دەر بەسەر زەوی دەگەڕێم و هیچ ئاوەدانیەک جێ ناهێلم ئللا لە ماوەی 40 ڕۆژدا وێرانی دەکەم. بەڵام دوو شوێن هەیە کە ناتوانێت بچێتە ناوی، ئەوانیش مەککە و مەدینەن، چونکە حرام کراوە لەسەری بچێتە ئەو دوو شوێنە. هەر کاتێک دەیەوێت بچێتە یەکێک لەوان فریشتەیەک دەبینێت کە شمشێری بەدەستەوەیە و نایەڵێ بچێتە ژوورەوە. و مەسیحی دەجال وتی لە بەردەم هەموو دەرگایەکی مەککە و مەدینەدا فریشتەیەک هەیە کە پاسەوانی دەکا و فاتمەی کچی قەیس بەردەوام بوو لە تەواوکردنی فەرمودەکە و گوتی پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێت دوای ئەوەی تەواو بوو لە گێڕانەوەی چیرۆکی تەمیمتداری و چاوپێکەوتنەکەیان لەگەڵ دەجال گۆچانەکەی کێشە بە مینبەرەکەدا و وتی ئەمە تەیبەیە و 3000 ئەم ڕستەی دووبارە کردەوە و مەبەستی سەروەرمان لە تەیبە مەدینەی منەوەرەیە و کەواتە لەسەر دەجال حرام کراوە بسێتە مەدینە و مەککە.
یەکەمین شت ئەم فەرمودەیە سەحیحە و لە سەحیحی موسلمدا هاتووە و ویستم دڵنیا بمەوە لە ڕاستی فەرمودەکە لە چەندین سەرچاوەوە جاچ لە ڕێگەی سەردانکردنی چەندین ماڵپەڕی باوەڕپێکراوی ئیسلامی بێ یان لە ڕێگەی زانا بەڕێزەکانەوە هەردوو لات زەختیان لە ڕاستی فەرمودەکە کردەوە کە لەلایەن فاتمەی کچی قەیسەوە گێڕدراوەتەوە و لەگەڵ ئەوەش کە ئامادەی وتارەکەی پێغەمبەر بووە کە باسی سیرۆکی هاوڵ تەمیم ئەدداری کردووە بەڵام ئەگەر سەرنج بخەینە سەر فەرمودەی دەجال و تەمیم و سی عەرەبەکەی کە لەگەڵی دابوون تێدەگەین کە هەندێک لە نیشانەکان دەبینین کە پێش خۆر ئاوابوون لەسەر زەوی بە فەرمانی خودا ڕوودەدەن شێخ عەلی جومعە مفتی پێشووی ناسراوی میسر بەڕەچاوکردنی پرسیارەکانی دەجال کە لە تەمیمداری و سی عەرەبەکەی کردووە یەکەم نیشانەی هاتنی دەجال وشکبوونی دارخورمای بەیسانە بۆ ئەوانەی نازانن شاری بەیسان دەکەوێتە بەشی باکووری فەڵەستین یاخود بە زۆرێکی تر بڵێن ئیسرائیل و پێشگرتنی شاری بەیسان بەناوبانگ بوو بە دارخورماکانی کە بەرێکی زۆر دەگرن و باشترین زۆری خورما بەرهەم دەهێنن بەڵام دوای چەند ساڵێک لە گرتنی فەڵەستین تەنانەت یەک دارخورما لە بەیسان نەما کە بەربگرێت بۆیە بەڕای شێخ عەلی جومعە یەکەم نیشانی دەرکەوتنی دەجال ئەمەیە بەڵام بۆ نیشانەی دووەم کە ئەویش وشکبوونی دەریاچی تەبەڕیە شێخ عەلی جومعە لەم بارەیەوە دەڵێت کە لە ساڵی 1970 ئاوی دەریاسەکە بە شێوەیەکی ترسناک کەمی کرد بەداخەوە ئەمەش بووە هۆی ئەوەی پیاوانی جوولەکە باشووری لوبنان داگیر بکەن تاسو لە ڕووباری لەیتانی وەربگرن لە ڕێگەی ڕاکێشانی ئەو لەو ڕووبارەوە بە ڕێگەی بۆڕی بەرەو دەریاچی تەبەڕیە کە بەسەر چاوەی سەرەکی ئاوی خواردنەوە دادەنرێت بۆ ئەوان و لە هەندێک لە لێکۆڵینەوەکانی ئەم دوای یانەدا دەڵێت کە خاکی دەریاسەکە ئاوەکە بە ڕێژەیەکی زۆر دەمژێت هەر ئەمە جوای لە جوولەکەکان کرد کە لەم کۆتاییانەدا دەستیان کرد بە شیرینکردنی ئاوی دەریا ئەمەش نیشانەی دووەم بوو و خودای گەورە زاناترە کە ڕەنگە نزیک بێت ڕوو بدا بۆ نیشانەی سێمش کە پرسیارکردنی دەجالە لەبارەی سەرچاوی ئاوی زغر و ئایا خەڵکەکەی کشت و کاڵی پێدەکەن یاخود نا زغریش ناوی سەرچاوەیەکی ئاوی کۆنە کە دەکەوێتە باشووری دەریاسەی تەبەڕیە لە ئوردون بەوتەی هاوڵاتیانی ئەوێ دەڵێن کە ڕێژی ئاوی ئەم سەرچاوەیە نزیکەی یەک لە سەر چواری ماوەتەوە لە چاو ئەو کاتەی باو باپیرانیان لە کۆنەوە باسی دەکەن لە کۆتاییدا گرنگ نییە هاتنی دەجال نزیک بێت یان دوور پێویستە لە سەرمان کە خۆمان بپارێزین ئەویش بە زیکر و یادی خودا و پەناگرتن بە خودا لە فیتنەی دەجال ئەمەش لە ڕێگەی چەند نزایەکەوە دەبێت کە یەکێکیانم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆدا بۆتان نووسیوە بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەمان ئەگەر ڤیدیۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسن و دووبارە و سێبارە سوپاسم دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.